سلااوڕێ ساوڕێیان بەخێر بێن هەندێ قسە و باز دەکەین لەسەر ئەو هەوڵە تیرۆریستەی بەرامبەر کاکە هێمنی گوڵ. ئەو هەوڵە تیرۆریستەی بەرامبەر ڕۆژنامەنووسی بێر و ئاوارەی ژێردەستی پارتی لە بۆ شاری سلێمانی هەندێک زانیاری مامە وەرگرتی هاوڕێیان، هەندێک زانیاری ماوەگرتیە باز دەکەین، هاوکات باز لەوەش دەکەین. بەخێر بێ سەرچاوی ئێمە هاوڕێیان، ئەو ڕۆژێکی ناخۆش لە بۆ دەنگە ئازادەکان ئەو ماوەیە هەمووی ناخۆش بووە، هەمووی هیچ خۆش تێدا نمایە. ڕەوشێکیان دروست کردیە بە پارتی و یەکێتی نەموچە هەیە، نەموچە هەیە، نەڕەوشەکە باشە، هەوڵی تیرۆر بارەگە داگیرکردن بەکارهێنانی دەبابە. ڕەوشێک کەس شانازی پێ ناکات. ئەوی بەخێر بێ ناوڕێیان، سەرچاوی ئێمە ئێستا دەست پێ دەکەین هاوڕێیان، دەست پێ دەکەین. شکر کاکێ من ڕەوشی باشە، ئەوە زۆر گرنگە، پەنجەی بەرز کردەوە. ئەو ئیرادە زۆر گرنگە کورە هاوڕێیان. هەموو ترس و تۆقانەکانی ئەوانە لۆ ترساندنی خەڵکە. کاکێ من لە سەجێ ئاوا وێنەکە تا دەیت ئاوا دەست بەرز دەکاتەوە، ئاوا دەست بەرز دەکاتەوە. زۆر گرنگە ئینسان ئەو ڕۆحیەتە تەحەدایەی لە ناخیدا هەبێتن. بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان. هاوڕێیان بەر لەوەیەتە برادەراندن کاکە ئەمە ئەگەر یعنی لەسەر ڕووداوێکی وەکو لالەزار ڕئیجیاشمان هەبێ لەگەر هەندێک برادەریش کاکە زۆر سەلیمە، هەر زۆر ئەوەیە، هەر زۆر عەیبە ئینسان تووڕە بێ لەسەر ڕووداوێکی وەکو لالەزار بەخۆشی برێ دیموکرات خواست ڕایجیا. ئەمە بەخۆمان قبوڵ نەکەین، ڕایجیا لەگە یەکتر قبوڵ نەکەین. یعنی توخوا شەرم نییە، فەرقمان چێ لەگەر چەکدارێکی لالەزار لە ئیسەرێ خوارێکە تەقەیان لە یەکتری دەکرد، هاوڕێ یەک بوون یەکتریان دەکوشت. ئەمە شەر دەومان هەیە، ئەگەر بە دەویش لەگە یەکتر بە شەڕ بێن مووقف لەگەر ئەوەم بە شمولیە زۆرگە مەکی ئامێدی تووڕە بووی کورە ناوەڵە هیچ تووڕە نەبووین تەمێت کە تا ئێستا تا هاتمە ژۆرە ئەو مەکی جێلەیە بەس قسەمان کردیە، بەس گاڵتەمان کردیە. کاکە ئەو ڕێیە چێ من ڕێیەکەم هەیە لەگە زۆربەی برادەرانی کە کاچ خۆم ئەی بە عەیب ئەمە خۆمە پێ ڕۆشم بیرە کو دەکرێت لەسەر ڕووداوێکی وەکو لالەزار ڕێی مخالفمان هەبی دەکتر تووڕەبی لەگە یەکتر کورە شەرمە، یعنی ئەمە شەڕی چەکداریمان پێ ناکرێت، شەڕی دەومان پێ دەکرێت. بەهەرحاڵ هاوڕێیان ئەو شتانە عەیبە. دووش وا ئێستا دێنە سەر بێمە سەر هاوڕێیان ئەو بابەتی کاکێ من مامەندی وەرن هەواڵی گرنگم پێیە، وەرن ئەوەی لای منەیە من 2-3 تەلەفۆنم بۆ براکەی کردیە هەڵ ناگرین، ئاخشیە ناگرین ئێستاکە لە ڕەوشەکدان بەس هەمووتان دیتان کاکەی من پەنجەی سەرکەوتنی بەرز کردەوە. ئەو ئیرادەیە زۆر گرنگە، پارتی وێژێتی کە تەقە دەکەن کە ڕابمان لەگە دەکەن لەوەی ئیرادەمان بشتێنی زۆر گرنگە. یعنی ئەو پەنجەی سەرکەوتن هاوڕێیان. سەرچاوی ئێمە چەند مانگێک لەمەوبەر ئەمنێ من مامەندم ئاگادار کردەوە کاکێ من گچکە بوو جیراوسێ بووین پێکەوە، یعنی خانێکی 200 مەتری بوو، ئەمە لەولا بووین ئەوان لەولا بوون، لە دایک و باوکێکی زۆر هەژار و چەساوە کۆڵنەدەر باوکی بەس کرێکاری دەکرد کاکە مامەند بەداخەوە هەموو ڕۆژانە 8 منداڵیشی لە مل بوو، نمونەی کادەح بوو. بەهەرحاڵ کاکێ من ئەو دەمی گچکە بوو بەس دراوسێ بووین، بۆیە من هەموو کات کە دەگیرێ ینی هەم ئەزلی دراوسەیەتی هەمیش ئەزانم لە کوڕە هەژار و معدەنێکی پاکە لە هەموو ئەوانش بێ ئەخلاقتر پارتی ئەو هەموو بەسی و دز و زەردەی لە هەولێردانەیە دەیانی وەکو کاکێ منی
ئاوەرە و دەربەدەرکردیانی و کاک تاکوور و بێریڤان و نازەم ئەیاز و ئەوانەی لە دهۆک دەربەدەر کردیە دەیاری وەکو ئێمەی لە ئەوروپا دەربەدەر کردیە لێمان ناگەڕە بچینەوە نیشتیمانەکەی خۆ لەو لاشە ئەو وڵاتەی پڕی باسی کردیە پڕی باسی کردیە. بەهەرحاڵ زائیدەن پارتی زۆر ڕقی لە دەنجی ئازاد دەبتەوە دەنجی بوێر کاکێ من چیایەک بوو لە بەردەم پارتی سیمبولێکی هەولێریەکان بوو هەولێریەکانە بۆیە هەولێریەکانە بۆیە لە ڕقی لێ دەبتەوە. هاوڕێیان بەخێر بێن ئەجە بۆیە من پێم گوت عەلی حوسێن لە کۆبوونەوەی فەرمی داوای لە یەکێتی کرد بوو داوای لە یەکێتی کرد بوو کاکە ئەوەی دەبی تەسلیم بگرێتەوە هەموو زەختەچیان کرد وەختی خۆی یەکێتی زۆر تون بوو لەو مۆقیفانە باش بوو یعنی زۆربەی معارەزەکانی پارتی لە بن دەسەڵاتی یەکێتین ئەوانەی پارتیش ئێستا ئەو خەڵکانەی تریشەوی لە دەست معارەزەی یەکێتیە دێتە هەولێرێ کورە زۆر کارەساتە ئێستاگە بالعەکس بوویتەوە کۆچەکە. بەهەرحاڵ هاوڕێیان خۆشەویستان دەکەن لای لەگەڕەکی عەقاری لای مەطعەمی کامەران تەقەی لێکرایە دوو ئەوە بوونا دوو مۆتۆرسیکلێک بووە دوو کەس لەسە بووە بەرەو لقی چار ڕۆیشتینە یعنی بەڕاستی بەرەو لقی چار ڕۆیشتینە ئەو زانیارانە لای من هەیە ئەو زانیارە لای من هەیە بەرەو لقی چار ڕۆیشتینە وەزە ماتۆڕەکەیان بەجێشتە یعنی شوێنەکە زۆر گشتی هاوڕێیان هەموو ئەوانەی دە سلێمانزان عەقاری سنتەری ینی عەقاری سنتەری سلێمانیە و شوێنێکی زۆر استراتیژیەکە کە دەڵێن سنتەر واتە ئەمنیەتی دەبی سەتا سەد بی ئەمنیەتی دەبی سەتا سەد بی لەوێن دەربووە هەموو گومانەکان لەوەیە ئەو دوو مۆتۆر ئەوی ماتۆریان ئاژۆشتیە یەکەچیان تەقەی لێ کردیە ئەوە پێدەچێ بەلاقی کەوت پێ تا ئێستا کەس ئەوە نەبووە بەڵام دیتان کاکێ من ئەوە دەکەن ئەنی ڕەوشی باشە خەتەر نییە بە سینجی نەکەتی وەکو گوتیان بدات گوتیان چارگول لەوەوە بەلاقی کەتێ شکر یعنی هەوڵەکی نەزۆکانە بووە بەڵام هەوڵی تیرۆر بووە بە سوتفە بەی نەگەتی ینی ئەتو گولە چییە بە دەستی دەکەی یان بە قاچی دەکەی فەرقە لەگەر چ فەرقی هەیە کابرا ڕەنگی دەستی تێگارابی دیتان ئەوەی تەقەی لە غالبی کرد مثلا بەناوی تیرۆر کردی بەس شەید نەبوو یعنی ئەوەی هات لە مەیدا ئەوەی هات کورە نازانم برم لە چی تریدا هەمووی ئەوانە دێن بە شەری ترسنۆکن جاریوە دەستیان تێکدا ئاڵێ یا زەلام کوژی گەورە نین ئیتر دەست تێگاڵاوە لەوەی غالبی دیتان بە ناوی کوشتن کردی و دەڕیشنە چ ڤیدیۆ کەشتان دیت بەهەرحاڵ بەرەو لقی چار ڕۆیشتینە هەموو گومانەکانیش لەسەر پارتیە و پارتی دەمەکە زۆر زۆر بەخۆی و ئێستا میتیش بڕوا بکەن ئەو شتانە میتیش دەستی تێدا هەیە لە دەستی لە تیرۆردا هەیە بەڵام من ئەوە دەڵێم یعنی من ئەوە زانیاریەکە هاتێ دەکرێ ئەو زانیاریە هاوڕێیان ئاڵوگۆڕی لەسەدا بکرێ ها ینی باگراوند هێمن لە پار و پێر لەوەتی چتە سلێمانی زۆر یەکێک لەو دەنگانەیە لە قائیمەی ڕەشی پارتیە پارتی لە هەولێرە دەربەدەری کرد بە تەمام و بیگری ئەمە پێمان گوت بڕۆ کاکە بڕیارە بتگرن تا 5 ساڵت بخەنە ژۆرێت چوە دەرەوە هەموو یعنی ئەوە بۆ خۆی دوای ئەوە تەمەشا دەکا پێم گوت کاکێ من بڕۆ دەرێت دەتگری پارتی چۆ سلێمانی لە سلێمانی دوو جارە من ئاگادارم کردەوە لەو 4 ساڵەی هێ من ڕەوشت زۆر خراپە وتی دەسمە بەغدایان دەسمە ڕۆژئاوە کۆڵ نادەم بڕوا بکە زۆر بە ئیرادەیە ئینسانەکە کەم ئینسانم دیتیا وەکو هێ من مامەند لە ناو دەنگەکان یعنی هەولێریەکی نمونەی قارەمانێتیە ئینسان لەبەوە نییە تەقەی لێکرایە من ڕەنگی هەندە شتەیە لەگەر ئوسلوبی نەبین شێوازی دەربڕینی بیان لە خۆی هەندە لێ دوان دەدا بەس کاچ خۆم زۆر خەڵک بەمی وەڵا لە ئەودێ کاکە ئەو لە سلێمانیە تەبیعیە دەبی مراعاتی هەندێک شتی کاکێ من مامەند بکرێ بەڵام پارتی لە لیستی ڕەشیدانایە و دیتان چەندین جار ئەوەی کردیە هەو چەندین پۆستیان لەسەری کردیە دژینە تۆمەتی ئەولا ئەولای لۆ دروست دەکەن کاکێ منیش خۆی یەکلا کردەوە یعنی لەو نووسەر و دەنگانەیە 100% لەگە بنەماڵەی بارزانی فۆکسی لەسەر مەسرور و پارتی و ماڵی بارزانی بێگومان پارتیشەوە بووە بەڵام من دەمەوێت یەک شتان پێ بڵێم یعنی ئەو خەبەرانە ئێستا هەیە پارتی بوونە و بەرەو لقی چار ماتۆڕەکە ڕۆیە خەواڵەکەیە کە ماتۆڕەکەیان بەجی هێشتیە و بەرەو لقی چار بە پێڕۆشتنە من نازانم بەس کامیرەی چاودێری هەیە بە بەسیتی یەکێتی بکوژە تەقەکەرەکان نەدیتەوە ینی بەخۆی بەشدارە
هاوکات دەکرێت هاوڕێیان دەکرێت لەو فەوزایی ئێستا لە یەکێتی هەیتی تێدا دەژیتن فەوزایەکی ئەمنی و ڕەوشیەکێتی وەزعی زۆر خراپە ها سەیر مەکەنیشێتی وەزعی زۆر خراپە پارتی بقۆستەوە هەوڵ بدە زەربەی خۆی بۆ شوێنی لەو دەنگە ناڕەزایەتیانە بە هیوام هەمووتان ئەو ماوەی ئاگاتان لە خۆبی گەردەلوولە ئەوە شەیە ها پارتی ئەو فەوزایە بقۆستەوە هەوڵ بدا لە نەیارەکانی خۆی بدا یان بیان ترسێنی کاکە یان بیان ترسێنی ئەوە شەیە یعنی هەمومان بترسێنی خەڵک بترسێ چێتی واد خۆی چێتی سێ بەشی پەیامەکەی لە لالەزار ترسەکە بوو نەوەک ئەوە کە ئەگەنا لۆ لاهور کە تەبەردەستی نەیکوشت بەرمینە لۆ نەیکوشت ئامانجەکە ترسەکە بوو بەڵام دەشکرێ وەکو شاسوار عەبدولواحید هەردوو لایەن متتەفق بن پارتی تەقیقەی کرد یەکێتی چاپۆشی ئەگەر یەکێتی لەو ناوگەڕەچ عەقاری ئەو هەموو کامیرە هەیە نەیگری بکەرەکە کو دیارە زۆر بەڕوونی دیارە نەیانگری نایەنتە سەر شاشەی و لە ماوەیەکی کەمدا یعنی یەکێتی ئۆکەی کردیە ئەگە گرتیشی هینای جەماعەتی پارتی بەڵام چوو دوو کەسی لاهوری هینا گوتی ئەوانە جەماعەتی لاهورن بێگومان دەکا سیناریۆکە هەمووی بەتاڵ دەبتەوە وەنیە ئەگەر شاردەوە یعنی یەکێتیش بەشدارە ئەگەر بکەرەکانیشی هینای یەکێتی بەشدار نییە ئەوە دەگەڕێتەوە سەرمەحەک لۆ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و کاک پاڤڵ و کاک قوبات کە بوونە دوو ئەنتەر کولفی کولن نە مەکتەب سیاسی ماونە سەرکردایەتی بەڵام من هەواڵەکەم ڕاگەیاندیە یەک هەفتەش هاوارەکەم هاوڕێیان پاڤڵ کاک پاڤڵ یعنی باش دەمەوێت ئەو جوملەیە بزانی بن نەزگۆتی دەبی یاندا ڕۆژنامە نووس بتۆ پێندری من هەر دەتوانم ئەوەندە بڵێم ئەوەی گۆتیە تا هەتاوەکو پارتی لێمان بترسێت بەس من یعنی باگراوند و تاریخی هەیە منی و هەوڵە تیرۆریستەکان و ئێستاش هەواڵەکەیە کە بەرە و لقی چار هەموو ئەوانە نیشان دەدا کە پارتیە پارتی یعنی بەڵام ئەتو سەتایەکیش بیە احتیمالیشە بەجووتە کردبیان و پەیامی ترس و تۆقان بی من نازانم بەڵام پاڤڵ ئەو سیاسەتی ئەو ماوەی هەمووی ترس و تۆقانە ئەوەش بەشەکە لەو سیناریۆیانی ئەو ماوەیە ینی ئەوەی شاسواری خۆ بەڕوونیدا پارتی لەگەری چیکاکە لەوەی شاسواری وەزارەتی دارایی دێتە پشت مەوزوعەکە ینی پارتیش لەگەریتی لەگەرێشێتی لەوەی لالەزار پارتی یەکێتی پێکەوە نین بە پێچەوانەوە دوو بەرەی دژ بە یەک ئەوە منتەهین کەس پەلەی دەکەین ئەگە بڵێن مەسەلەن لەوەی کاکێ من مامان سەتە بەس ئەوە ڕۆژانی داهاتوو بە دیاری دەختەوە بەڵام مەسەلەن ئەو درۆنانەی ئەو ڕۆژە لەسەر دەباشان برێنە یەکێتی لۆ پۆستەکانت لادا بەس پێی برێن لۆ پۆستەکان هەر گەمەیەکی سیناریۆ خۆی بوو یەکێتی گەمەیەکی سیناریۆ خۆی بوو کردی ئەو شتانە شەیە هاوڕێیان ئەو ماوەی وەختی فەوزایە وەختی ترس و تۆقانە وەختی تەسێ ئیساباتە وەختی ئەوەیە پاڤڵ و قوبات دەیانەوێ ئەو دیتان بە دەبابە ئەو کا قوبات تاڵەبانیا هاوڕێیان دوسێ قسەی کە بکەم یعنی قوبات تاڵەبانی وەرە تو لە بەریتانیا بی تەلەفۆن بکەی برێ نە ئێڵە دەوی بە دەبابە لێ بدەن کە چ قسە شیژن دەکا چەند زمانی شیژن و چەند ماندەی لایەنێ لە قسە لە کرداریش چ تیرۆریستێک دیارە بازە سەروەری یاسا دەکە کا قوبات ئەفەندی چێ ئێوە بگرێ کاکە بە حەقیق 4 سەعات سلێمانیتان بۆمباران کرد و هەزاران گولەتان بەوەنا و 56 کەستان لە یەک حزبی کوشت و ئەوە تا ئێستاش نازانین چەند کەس کوژرا بریندارە ئەوە دیتمان هێمن هادیە سوور لاقیان ئەزیەتدایە لەسەر ئەوەی تەعزیب درایە تەعزیب لاقی و شوێنی کەشی نەشتەرگەری کرایە ئەی هاوار من دووسێ ناوم بڵاو کردەوە هەموو ئەو ڕێبواری مهندسە برم قەناز بەدەستەکە کاکە من ڕسمەکەم بڵاو نەکردەوە لامدا فشاریان خستە سەر عائیلەکەیان ئێستا کەشکەشم بڵاو کردەوە فشار خرایتە سەر عائیلەکەی لای بدەم لای نادەم بەهەرحاڵ هاوڕێیان دوایین هەواڵ تا ئێستا وەزعی هێمنی خراپ نییە ئەوە دیشتان پەنجەی بەرز کردەوە و ئەو هەواڵانەی ئێستا هەیە بەرەو لقی 4 ڕۆیشتینە ئەوانە وە گومانی سەتاس نۆ تا ئێستا بەو ئاراستەیە بەڵام مەجرای ڕووداوەکان ئینسان هەر دەتوانێت زوو ینی پەلەنەکە ئەگەر هەیە
ئەگەری زۆرە پاراستن بێت کە دەمێکە لی داختارن کاکێ من یەک لەوانە یعنی کەم ئەوەیە لەگەر چێتی تون نەبوو کاکێ من مامەند یعنی بەڕاستی هەتا لەوەی لالەزاریش تون نەبوو لەگەر ئەوەی نەحەقشی ناگرم ئەو لە سلێمانی دانیشە و ناتوانانی وەکومە قسە بکەیان ئەوە زۆر دار ئینسان بێویژدانی دەگا بەڵام ئەگەریش هەیە پارتی کردبی ئۆکەی یەکێتی وەرگیرابی ئەوە لەوەی ڕاز دەکرێتەوە هاوڕێیان کاتێک ئەگەر بێچێتی لەوە ئەفتەی چکو شوێنەکە زۆر گرنگە هەمووتان دەزانن ینی شوێنی مەتعەم کامەرانی عەقاریە کامیرە هەیە ئەو ئەفتە یەک پارتی یەکێتی ئەو دوو کەسەی نەگرت شاردیەوە یعنی یەکێتیش ئۆکەی تێدایە و وەکو ئەوەی لە شاسواری کە بە جوتا بەشدارن لەو پرۆسەیە و هەموو ئەو شتانە دەمانگەێنتە قەنەعەت ڕەوشێکی زۆر تاریک هەیە لە ئارادایە لە بۆ خەڵکی کوردستان لە بۆ دەنگە ئازادەکان بەس کاتیە هاوڕێیان من ئەوم لەو چرکە ساتە لە ئەوە نییە بڕوان پێ بکەن ئەوڕۆ لەگەر ئەو ڕاوێژکارەی کەس چار سەرۆک کۆماری ئەمریکا قسە دەکا قسەیەکی زۆر جوان دەکا ئەڵێ ئەمریکا لەگە شعبی کوردی خۆش دەوێ بەس ئەوانەی خۆش ناوێ ئەڵێن ئەدی کو مامل دەرکاکە ئەو مامەڵە لەگە 200 دەوڵەت و سەرۆک و منسەب ئەوانش بەشەکردنەوە لە من وەگرن هاوڕێیان لە من وەگرن تا سەر ئێسقان هەموو ئەو دەوڵەتانە لە پارتی وێچێتی بەڕزن تا سەر بەدیلێکیان نییە بەڵام زۆر لەیان بێزارن بیر لە بەدیلیش دەکرێتەوە و لەگەریش یعنی ناتوانم زیاتر بڵێم پارتی وێچێتی سەنجیان نمایە ئەوە دیتان ئەوەی لالەزار ئێران کووەشێتی لە 84 بوو دوای مفۆزات چوو لە بیرە نەفتەکانی دایچێتی کردی خۆی ئەوەکەی بەیاننامەکەی ئێران وای نیشاندە کە ئەوان بوون و پاڤلە فەندی وەکو بەرتیل دای بە ئێران لەبەر ئەوی لە شەڕی ئیسرائیل و ئێران هیچی نەکرد ئەسڵان خۆی دزیەوە لەگەر ئیسرائیلەکان بوو ئەوە بەرتیلێک بوو دای بە ئێران و ئێستاش ئەو قەزیەی لالەزار هەر لە دەست دێچێتی نییە و لە دەست پاڤل نییە لە دەست ئێرانیشە بۆ زانیار لەو لایکەش بەرەی تورکیا بەرەی ئیسرائیل و ئانە شتێدا هەیە گەمەیەک بوو وەکو 12 ڕۆژ هەموو بەرباسمان کرد هەردوو سێ ڕۆژیەکەم وتمەکەکەەوە شەڕی عەجەم و فارسیشە هاوڕێیان سپاسان دەکەم یانیار ویستم ئەو زانیارەی هەیە ماتۆرسیکلەکە بەرەو لە قیچار ڕۆیە ئیتر تەمسیلە نیە نازانم و دەڵێن ماتۆرەکەیان بەجێشتە و ئەو شوێنە زۆر یەکێتی لە ماوەی ئەو هەفتەی نایان دۆستەوە یعنی بە هاوبەشی بووە وەکو چۆن لە وەختی ڕێکەوتنی استراتیجی زۆربەی ئەو کەسانی وەکو سۆرانی مامەحەمە شەید عەبدولستار تیرۆر دەکرا لەو لای کەش مەسەلەن هەتا خالیدی خولەسوور کە تیرۆر کرابوو یەکێتی کردی هەموو ئەوانە ڕێکەوتنەکی استراتیجی بوو ئەو چاو بپۆشی ئەویش چاو بپۆشی ئەو شتەش واردە ها ئەوە بەندێک لە بەندەکانی ڕێکەوتنی استراتیجی بوو ئەم بەرپرسم لەساوەی کە هەردوو لایەن خەڵکی یەکتر بکوژن چاپۆشی لێ ئەو بکەن و قل بە قل بووە بڕوا بکە لە بەرامبەر شەهید سۆران لە بەرامبەر شەهید عەبدولستار تایەر شەریف پارتیەک دۆچی کوشت هەر بۆیە کە خالیدی خولەسووریش کوژرا پارتی قسەی نەکرد هیچ قسەی نەکرد کاتێکی خۆش بە هیوای سەلامەتی بۆ کاکە هێمنی ئاڕێیان ئەوە ماوەیەکە ئەو ماوەیە دەبێت بەڵام دڵنیابن ئەو تۆقانە و ئەو ترسە کاتیە و ڕەوشی خۆیان دەقاتی ئێمە خراپە بڕوا پێم بکەن ئەوم لە بۆ دڵدانەوە نییە کورە هاوڕێیان من زۆر شت دەزانم بەس هەندێک شتێ ئینسان لە زەمەنی ئێستا ناتوانی بڵێ بەڵام دڵنیابن پارتی وێچێتی وەزعیان زۆر خراپە بە تایبەتی ئێستا خۆیان یەکلا کردەوە یەکێتی وەکو ئەوەی لالەزار ئەو جمو جۆڵانی ئێستای پاڤل بەرتیلێکی زۆر گەورەیە دەداتە ئێران ئەوە وا دەکا بەرەکەی تر لی ناڕازی بی پارتی بە هەمان شێوە لەگە تورکیایە بەرەی ئیسرائیل زۆر لی بێزارە ئایندەی ئەو دوو عزبە ئەسەکاتە کە شەوەکی خۆش بە هیوای سەلامەتی لە ئەو کوڕی قەڵاو منارە کاکە هێمنی گوڵ هەر بزانە بە پرچە قژ دوودێتەکەی هاتەوە بزانە چ قسەش دەکا من دەیناسم چ مادەنە چییە